لە نوێژەکەی تەواو بوو ڕووی وەرگێڕا بە دەنگێکی بەرز هاواری کرد و وتی ئێرە دەیانگە نییە منداڵ مەهێنن نوێژمان پێ ناکرێ. لەو لاشەوە منداڵەکانیان بە گوێڕاکێشان ئەبردە دەرەوە لە مزگەوت. خەڵکی خۆیان دڵیان مردووە لە ئاز نوێژ و تاوان ئەخەنە ملی منداڵەکان. سبەی کاتێک ڕێگای ناڕاست ئەگرن هەمووان نەفرەتی بۆ ئەنێرن. بیرمان چوو ئەو گەورانەی جێی شانازین ڕۆژگارێک منداڵ بوون. پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم کچە زاکانی لە کاتی نوێژە ئەهاتنە سەر پشت و ملی و کردبیان بە شوێنی یاری. بەڵام ئەو ئەزیزە خۆی بێدەنگ کرد بوو لە سوژدەدا. کاتێک لە وتار ئەهاتن بۆ لای هەرزوو لەسەر مینبەر ئەهاتە خوارە و لە باوشی ئەگرتن. بەڵام ئێستا چی؟ ئەڵێن با بێدەنگ بن تا خۆمان بەو نوێژە پاک بکەینەوە. کەچی بیر و هۆشمان لای هەموو شتێکە جگە لە نوێژ. وریا بە نزای منداڵێکی پاک لەوەیە زۆر زوو گیرا بێت. منداڵەکان لە مزگەوت دەرمەکەن. ئەوان دێن بۆ دیداری خاوەنی مزگەوت لە جیاتی گوێڕاکێشان دڵیان ڕابکێشە.